شەهید دوکتەر سیروان سیمبۆلی کۆڵنەدان و بە وێنەی شەهید حەقی قەراری باشوور. دوکتەر سیروان ناوی کاوە عەلی ساڵحە لە ساڵی 1964 لە گوندی چەمیاڵەی ناوچەی شارباژێر لە شاری سلێمانی لەدایک بووە. دوکتەر سیروان لە ساڵی 1984 بە ناچاری ڕوودەکاتە دەرەوەی وڵات پاش مانەوەی زیاتر لە ساڵ و نیوێک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران شارەزایی تەواوی لەگەڵ گەلەکەمان لەو پارچەیەدا پەیدا کرد و شارەزای کۆمەڵگای ئێران و زمانی فارسی بوو. لە کۆتایی 1985 ڕووی کردە وڵاتانی ئەوروپای ڕۆژاوا و لەوێ لە وڵاتی دانمارک جێگیر بوو. لە ساڵی 1970دا بەو پەڕی باوەڕی و هیواوە بەشداری ڕێزەکانی پارتی کرێکارانی کوردستان دەبێت و چالاکانە دەکەوێتە خەباتی بێوچان لە وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی وڵاتانی ئەسکاندینافیا و بە پێویستی کاری بێوچانی هەوڵی فێربوونی زمانە ئەوروپیەکان دەدات و زمانی ئینگلیزی و سوێدی و دانمارکی فێر دەبێت. 3 ساڵ کار و خەباتی ڕاگەیاندن و وشیارکردنەوەی گەل و ڕێکخستن تا دەگاتە کۆکردنەوەی یارمەتی ئەنجام دەدات. شەهید دوکتەر سیروان نەیتوانی تەنیا سنوورداری کار و خەباتی ئەوروپا بمێنێتەوە، لەوێ نەوەستا و لە کۆتایی هەشتاکاندا بەرەو مەیدانی خەبات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڕایەوە و لە گۆڕەپانی سەرۆکایەتی پەکەکە جێگیر بوو. دوای تەواوکردنی خولەکانی پەروەردە لە ئاکادمیای ماسووم قورحماس بە سەرکەوتووی داوا پێشکەشی سەرۆکایەتی دەکات تا ڕێگای پێ بدرێت ئەزموون و ڕێنماییەکانی سەرۆکایەتی بگەینێتە ئەندام و کادیرانی پارتی و گەلەکەمان. دوکتەر سیروان لەگەڵ کاری سیاسی و ڕێکخراوەییدا لە بواری پەیوەندیەکاندا بەردەوام تێدەکۆشا بۆ یەکخستنی هێز و بزوتنەوە کوردیەکان لە باشووری کوردستان. هەردەم دەیگوت شەڕی ناوخۆیی جگە لە زیانی گەل و قازانجی دوژمنان هیچی تری لێ ناکەوێتەوە. هەر لەبەرەو هەڵوێستە شۆڕشگێری و نیشتمانیانەشی بوو کە بوو بە ئامانجی کۆنەپەرستان و هاوکارانی دوژمن. لە 4مین ڕۆژی مانگی ئۆکتۆبەری ساڵی 1996 لە ئاوایی قەڵاچۆغەی سەیکەریم سەر بە ناوچەی ئاغجەلەر لە ئەنجامی پیلانێکی نەخشە بۆ کێشراودا کەوتە بەر هێرشی چەکدارانی پەدەکە و لەگەڵ چەند هەڤاڵێکی بەناوەکانی حاجی قامشلۆیی، عەگید گەرمیانی، بابان هەڵۆ، دیلان ماردینی شەهید کران. شەهیدی کۆڵنەدەر نەژیا بۆ ئەوەی بمرێت، بەڵکو هەمیشە لە پێناوی ژیانێکی بەهاداردا بۆ گەل و وڵاتەکەی و مرۆڤایەتی ئامادە بوو بۆ پێشوازیکردن لە مەرگ. دروشمی مەژی بۆ مردن، بمرە بۆ ژیان، چۆن قازانج دەکەیت هانەکەی زیانی کردبووە فەلسەفەی ژیانی خۆی و ئەمەش وای لێ کردبوو کە قوربانی بە هەموو خۆشیەکانی ژیانی خۆی بدات. ئەو باوەڕی بە چەمکی شۆڕشی بەردەوام بوو، باوەڕی بەوە هەبوو کە شۆڕشگێر ژیانی سەردەمی شۆڕش و دوای شۆڕشی پێویستە بە هەمان پیوان بێت و ئەمەشی وەکو گەرەنتی پاراستنی دەستکەوتەکانی دەبینی. شەهید دوکتەر سیروان لە پێناو باوەڕیەکی گەورە بە دۆزی ڕەوای گەلەکەی و سەرکەوتنی گەلەکەی شەهید کرا.